الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين خاتم الأنبياء محمد وعلى آله وصحبه أجمعين. بسم الله بسم الله بسم الله. أعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد أحاذر. أعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد أحاذر. هیچ ئازارێکم نییە ولله الحمد، تەنها بۆ ئەوەی جەنابتان ئاشنا بن. هەر کاتێک ئازارێکتان هەبوو ئەم دوعایە بخوێنن. یەکێک لە سەحابە نازدارەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ناوی عوثمانی کوڕی ئەبی العاص هاتە خزمەتی سەروەرمان، فەرمووی: ئەی سەروەرم، ئەجید ئەلەمەن فی جەسەدی منذ ئەن ئەسلەمت. فەرمووی لەو ڕۆژەوەی موسڵمان بوومە ئازارێ لە لاشەمایە ناڕوات، چی بکەم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی: لە شوێنی ئازارەکەت دەست دانیە، دەست لە شوێنی ئازارەکەت دانیە، سێ جا بڵێ بسم الله بسم الله بسم الله، وەک ئەوەی من کردم. پاشان 7 جار بڵێ ئەعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر. عثمان ڕۆی ئەفەرمێ ففعلت ذلك. ئەو وەسیەتەی پێغەمبەری خوام جێبەجێ کرد عەلەیهی سەڵات وسەلام. سێ جا وتم بسم الله بسم الله بسم الله، 7 جاریش وتم ئەعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر، دەستیشی لە شوێنی ئازارەکەی لاشەی دانابوو. ئەفەرمێ فأذهب الله ما كان بي. الحمد لله، ئەو ئازارەی کە هەم بوو لە لاشەما نەما و ڕۆی. ثم آمر بها أهلي وغيرهم. پاشان بە مناڵەکانی خۆم هەر کاتێک ئازارێکیان هەبوایە ئەمەوت ئەم دوعایە بخوێنن. بە خێزانەکانم ئەوت هەر کاتی ئازاریان هەبوایە ئەمەوت ئەمە بخوێنن. وغيرهم ئەگەیشتم بە هەر کەسێکی تر نەخۆش بوایە ئەمەوت دەست لەسەر ئەو ئازارەت دانیە ئەم دوعایە بخوێنە بە ئیزنی خوای پەروەردگار، ئێش و ئازا لە لاشەتان نامێنێت. عەزیزانی خۆم، والله هەر موسڵمانێک بە یەقینەوە پڕ بە دڵی یەقینی هەبێ خوای پەروەردگار بە ئەم دوعایە ئازاری ئەشکێنێت، واللهی ئازارت ئەشکێت. تەوەکولت بەخوا هەبێت و ئەسبابەکانیشت لەبیر نەچێت. جاری وایە لە کتوپڕێکە هەڵەسی لە خەو سەریەشەیەکی زۆر تونت هەیە، ناوسکت داوێتی لێش. جاری وایە ها خەڵکەڵێ قاچم باداریەتی، یعنی قاچی ئازارێکی تیاوەسێ. ئەم دوعایە بخوێنە سەریە بە ئیزنی خوای پەروەردگار، خوای پەروەردگار شیفات ئەدا. بەس بە یەقینەوە لە ئەو پەڕی یەقینەوە تەوەکولت بەخوا هەبێت، بە یەقینەوە ئەم دوعایە بخوێنە، واللهی ئینشاء الله وەکو عوثمانی کوڕی ئەبی العاص خوای گەورە شیفات بۆنێرێت. خوای پەروەردگار تەواوی موسڵمانان لە هەموو نەخۆشی و ناخۆشیە بپارێزێت، ئێش و ئازار و ناڕەحەتی لە تەواوی لاشەی نەخۆشەکانمان دەرکات. السلام عليكم ورحمة الله وبركاته.